ئێمە وتمان لە کۆتایی ساڵی 1990دا بەرپرسانی بەریتانی قەنەعەتیان هاتبووە سەر ئەوەی کە ناشێ ڕاستەوخۆ حکمی کورد بکەن. ئەمەش تەوان بە درێژایی تاریخ زۆر جارماوتۆ بە درێژایی تاریخ ئەو کەسانەی هاتوون و کوردستانیان داگیر کردووە قەنەعەتیان بۆ دروست بووە، بەڵام دوای خوێن ڕشتنێک و دوای کێشە دروستکردنێکی زۆر ئەمەیان بۆ دروست بووە لەلایەن گەڵاڵە بووە کە ناشێ کورد لە دەرەوە هێزێکی تر بێ حکمی بکە، بەڵکو ئەتوانرێ هەمان حکمی دەرەکی لە ڕێگای قەناعەت پێکردنی گروپی جیاواز یان کۆمەڵە خەڵکانی جیاوازی خودی کوردەوە زیاتر تەنفیز بکرێ. لەو سەردەمەشە ئینگلیزەکان ڕایان هاتەوە سەر ئەوەی کە قسەکانی مێجەر نۆئیل کە هەموو جارەگەی کرد کە کورد بۆ خۆی بکرێ بە یەک کوردستان و یەک دەوڵەت، هەروەکو کە هەوڵە درێ ئێران و تورکیاش یەک دەوڵەتن و هەروەها وڵاتانی تری عەرەبی کە هەوڵە درێ بکرێ بە یەک وڵات عەلە لەقەل ئەوانەی خلیج. بەڵام ئەم ڕایە لە لای زۆرینەی ئینگلیزەکان بە باشیان نەئەزانی، چونکە واش پێ ئەچێ لەو فترەیە کە مێجەر نۆئیلیان سەر لە نوێ ناردەوە بۆ کوردستان و لەگەڵ دوو ئەمیری بەدرخانیەکان و یەکیشی تر کە ناوی جەمال پاشا بوو. تەڵەن جەمال پاشامان کووردە، مەبەست لە جەمال پاشای ئەو سێ کوچکە شەیتانیە نییە کە جەمال پاشا و ئەنوەر پاشا و تەلعەت پاشایە کە حکمی پێش مستەفا کەمالەکەن. ئەم جەمال پاشاش لەگەڵ ئەوانە هاتن و گەڕانێکی زۆران بە کوردستانە کرد و دوای راپۆرتێکی نووسی کە کورد بە شێوەیەکی گشتی دژی ئینگلیز نین و ئەیانەوێ لەژێر کەناری ئینگلیز و باڵی ئینگلیزا دەوڵەتێک بۆ خۆیان دروست بکەن. بەڵام وا پێ ئەچێ مێجەر نۆئیل لەوانەیە ڕاستگۆ بوو بێ لەم دید و بۆ چوونەیە، چونکە بەردەوام هەر پێش مێجەر سۆنیش پێش بزوتنەوەکەی شێخ مەحموودی حەفیدیش بەرگری هەر لە کورد هەرە کرد بەو شێوەیە. بەڵام مێجەرسۆن هەروەکوتمان زۆر شەیتانیانە ئەو فێری زمانی کوردیش بوو و کاریگەریشی لەسەر دروستکردنی هەستی نەتەوایەتی وەکو فکرێکی سکولاریزمی لابردنی دینەکە هەبوو. بۆیە ئەویش یەکەم کەس بوو کە لە سلەیمانی چاپخانەی هێنا، یەکەم مجللەش کە دەرچوو، یەکەم گۆڤاریش کە دەرچوو بە ناوی پێشکەوتن بۆ خۆشی سەرنووسەری بوو، چونکە بە کوردی ژەیتوانی بنووسێ، هەڵسوکەوتیشی وەکو ئاغای کوردەکرد نەک وەکو ئینگلیزێک. پێشە چێ مێجەر نۆئیل لەوانەیە ڕاستگۆ بوو بێ، ئەمە نازانین تەڵان هەر دڵین لەوانەیە و لەوانە شەهرێکی تر بوو بێ وەکو ئەو سەرانی ئینگلیز کە ئەهلی غەدر بوون بەرامبەر هەموو میلەتانی ترکە کەوتوتە ژێر دەسەڵاتیان، بەڵام لەوانەیە ڕاستگۆ بوو بێ. ئەمما پێ ئەچێ ئەویشیان بەکارهێنا لەو مودەیە بۆ ئەوەی کوردەکان بخافڵێنن. بەڕاستی ئەو سیاسەتە بریتی بوو لە ڕەتکردنەوەی ڕای مێجەر نۆئیل، بۆیە هەروەکو خافڵاندنێکی کوردوا بوو. هەروەکو چۆن لە سەرەتای داگیرکردنی عێراقەوە یەکێکیان هەنا بە ناوی جی گارنەر کە سەربازێکی تەقاویتی بەری ئەمریکی بوو، هێنایان و کردیان بە حاکمی عێراق. جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی استقبالێکی زۆر بەهێزیان لێ کرد و ناساندیان وتیان وەڵامە زۆر دۆستی کۆنی کووردە و دڵسۆزی کووردە و لەم بابەتانە کەچی خەڵکی گەڕەکی خۆیان هیجی گارنەر مەقالەیەکیان لە نوێزوی کابلااو کردووتیان ئێمە بەڕاستی لە لامان زۆر ئێمە سەرسام بووین کە بینیمان ئەم کابرایە بووە بە ڕئیسی فعلی عێراقی لە کاتێکە ناتوانێت بەسیترین شوێن ببا بەڕێوە، چونکە تەنانەت لە ئیشی ئیداری کارگەکەی خۆیان داوێتێ دەست کەسانی تر. تەوانەوە کارگەی دروستکردنی تەقەمەنی هەیە، تەقەمەنی چەکی بچووک، بەڵام بەداخەوە ینی هەر ئەم سەرانی کورد زۆریان پێخۆشە، زۆر بێگانە پەرستن، زۆریان پێخۆشە. هەر یەکێک لەولاوە بە میستەر ناوی دێن و گەورەیەکەن وەکو ئەو میستەرانەی ئێستا دانیشن لە نێو کۆڕ و کۆبوونەوەکانیشیانە و بە چەکیشەوە دێنە ژوورەوە. بەڵام بەداخەوە ینی ئەوەش لە هەست بە کەمزانینی خۆیانەوەی تەبعەنە جینا ئینسانی مسلمان بەڕاستی هەست ناکە کە لە هیچ کافرێک بچووکترە، چونکە گەر لەوش متەفەوقتر نەبم عەلە لەقەل خوای پەروەردگار بە ئازادی دروستی کردوم، ئینسانێک دروستی کردوم و بەندەی خوای گەورەشم، سەربەرزیشم بە پەرستنی ئەو، ئیتر کەسێکی تر ناپەرستم و بکەومە دوای. مێجەر نۆئیل لەو کاتەیە ئەو مەشروعی هەبوو، ئەو پرۆژەی هەبوو کە کوردستانێکی سەربەخۆ هەبوو، کە کوردستانێکی سەربەخۆ هەبێ. ئینگلیزەکان حکوومەتێکیان لە کوردستان
لە باکوور ئەویست دروست بکەن بەڵام ئەیانویست بە هیچ شێوەیەک دەسەڵاتی تورکی بەسەران نەبێت لە جزیرەی ئیبن عومەر بێ و یەکێ لە بەدرخانیەکان حکمی بکە چونکە ئەو کاتە حدودی عێراق لە ئەمانە ئەبێ کە ئەوان پێیان مەبەست بوو کەسێکی بەدرخانی ببێ بە ڕئیسی حکومەتەکە و یەکی وەکو شێخ سلێمان ئاغای تاتاری مەشهورە کە لە شەرناخ بوو کاریگەرەویش لە ناو میلەتی خۆیان هاوکاری بەدرخانە بێ لەبەر ئیشەکە ئەچێتە سەر هەروەها لە هەمان ساڵ 1990 ئەوان باسییان لە حکوومەتی شێخ مەحموود کردبوو کە چۆن هاوکاری یەکتری بکەن و وەرچەنە لە ماوەی 5 مانگدا دوسێ جاران هەڵوێست لێگۆڕی پەیوەندیان لەگەڵ شێخا پەیوەندیەکی زۆر ململانێ بوو زیاتر وەک لەوەی هەماهەنگی و پێکەوە سوڵحان بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئینگلیز ئاوا دید و تێڕوانینێکی دەربارەی کورتە بوو بەڵام زۆر جارشمان هەرەوە تیکرار کردوت و ئێستاش هەر سوورین لەسەری کە ئینگلیزەکان دید و تێڕوانینێکی ڕۆشنیان دەربارەی سیاسەتی خۆیان دەرهەق بە کورد نەبوو نەشیانەویست جۆ لە کورد خۆی بگرن و ئەو سەبق لە ئەفکارەی خۆیان کە هەیان بوو ئەو وێنە ڕەش و دزێ و ناقۆڵایی لە مێشکیانە دەرهەق بە کورد هەبوو ئامادە نەبوون بە تێکەڵبوونی کورد خۆی بیگۆڕن ڕەنگە ئێستا شەروا بنتەوە هەروەها ئینگلیزەکان لەو فترەیە وەکو لە ئاڵلقەی ڕابردووە وتم هەموو لایەک هەوڵیەدا کە کورد ڕازی کا بۆ ئەوەی نەک بۆ ئەوەی بیکا بەشت بۆ ئەوەی نەهێڵە بکەوێتە بەردەستی ناحەزەکەی بەرامبەری دوژمنەکەی بەرامبەری ئینگلیزەکان وەختی مێجەرنۆیلیان هێنا و بەو ناوەوە خەڵکیان هاندا کە گوایە ئینگلیزەکان ئەیانەوە دەوڵەتێ بۆ کورد دروست ببێ هەر بۆ ئەو بکە کوردەکان نەچنەوە لای تورکەکان تورکەکانیش اتحادی تەرەقی بوون لەو کاتێک کە ئەوان زۆر شۆفینیزم بوون هەر ئەو دید و تێڕوانینیان هەبوو ویستیان کوردەکان سەر لە نوێڕاکێشنەوە بۆ لای خۆیان بەو هیوایەی نەچنە لای ئینگلیزەکان و نەبن بە هێز و دەسەڵاتێک بۆ ئینگلیزەکان خاستن لە ناو وڵاتان و بە هەمان شێوەش ئەوانەی یارمەتی مستەفا کەمالیاندا کە ئەو کاتە هێشتا تازە ئەفسەرێکی مناڵکار بوو یا ئەفسەرێکی تازە بوو بچووک بوو هاتووە ئەو ناوچانەی ڕۆژهەڵات و کوردەکانی کەسب کردو بە ناوی فکرەیەکی دینی و ئیسلامی و هەرچەنە خۆی زۆر لە دینەکە دوور بوو بەڵام لە هەمان کاتە ئەترسان لەوەی کە ئەو بتوانێت بەلشەفیەکان بێنێ بۆ تورکیا هەریەکێ لە ئاستی خۆیەوە مژدەیەکی ئەدا بە کورد و بەبێ ئەوەی بڕوا بە دوای مژدەکەی و هیچ قسەی بکە ئینگلیزیش لەو فترەیە پلانی ئەویاندا ئەنا کە وڵاتێکی عەرەبی لەوێ دروست بکەن و بە پێ ئەو ئیتیفاقاتانەی کە کردبوویان بە تایبەتی سایکس پیکۆ و سان ڕیمۆ و دانیشتنەکەی لەندەنی ئیتالیا و فەڕەنسا و بەریتانیا ئەیانویست بە پێ و نەخشانەی خۆیان بڕۆنە پێشەوە